روشا ترکیه به گشتی و باکور کردستانی و روشاوای کردستانی و سوریه به تایبەتی لە ستۆدیۆن مە لە باژێڕێ دهۆکێ علی مستەفا چاودێرێ سیاسی دگەلمەدا دەبێت بەلێ کاک علی ئەف دەمێتە باش لەگۆڕ وە سەدەم چنە تورکیا نەهادا دخوازە لە دەڤەرێ پێگەیە خۆ گران بکە. دەمێ وەجی باش گەلێک سپاس. بەڵێ زۆر سپاس دەستپێکێڕێکی بدە من هەفتەمین ساڵ ڤەگێرە کۆمپۆلا نێودەوڵەتی گرتنا بەرز عەبدوڵڵا ئۆجاڵان شەرمزار بکەین. هەڵبەتە بە ئەڤریکا تێتەکردن ئان ئەو سیاسەتە تورکیا باکووری کوردستان تێتەکردن راستیە سیاسەتە یا ئەردوغان و راستی سیاسەتە AKP دیارکەتن بەلکو ئەوە ئەف چەندین ساڵە خافلکردنەیەک بوو گەل هەمی هێزن دیموکرات خاص خافلکردنەیەک بە تایبەتی پێشتر 2002 بوو یەکەم جار AKP هاتیە سەردەسەڵاتێ دیارە خافلکردنەیەک بوو ئەو دیموکراسیەتە لوی سەردەمیدا ڕاگەهاند یانجی ئەو ڤەکردنا دەرحەقی کورداندا یا لوی سەردەمی ڕاگەهاندی تەنێ خافلکردنەیەک بیە ئەو هەم ئەلجڤاکی نێودەوڵەتی توی دەرگەهێدا و لە ساڵە 57 وەرە تورکیا خاصیارە بچیتە البازارێ ئەوروپیدا توێرەدا مفادار بیتن لوی بازارێدا خافلکردنەیەک بوش دەرحەقی کورداندا ژیک و بشێتن ئەوی دەرگەهێدا ساڵ بە ساڵ یان خۆل بخۆل پێگەه و دەنگت باشتر دەستخۆ ببینیتن لەوانژی ئەوە ئەڤریکا تێتەکردن دیتنا من دیسان ڕاستیە یا سیاسەتە AKP ڕاستیە سیاسەتە تورکیایە یەک و زێتەتر 100 ساڵایە تورکیادا دەسەڵاتیەت کەتن تایبێژ ئەوە پەیوەندیدار ئەبسەر کوردکردن و ژناوبرنا یا گەلێ کورد بەیاندێژی دیتنا من بلە ئەم شاش نەبین ئەوە ئەڤریکایش تێتەکردن تەنێ درێژی پێدانەکە بووە سیاسەتت هەمی حکومڕانیەتی دەوڵەتە تورکیا حکومڕانی کردی دەرحەقی گەلی کوردە زێدەباری بێ چەندێژی و خاصیەن یەن AKP خاصیەن یەن فراوان خاصکردنێنە خاصیەن بەرفرەهکردنێنە تایبەژی دەبێتن بخۆ نوێنەر یان نوێنەری شەرعیە سڵتانەتە یا ئۆسمالی زیندی بکەتەوە و ئەردوغانژی خۆ وەسا بەرچاو بکەتن و ئەوێ هەنێ ئێشێت وێ ڕۆڵێ ببینتەوە ببیتە سڵتانێ وێ ئیمپەراتۆریەتە ئیسلامی نەخوازمە ئەڤریکا ڕووی پشدان ئەوروپا و سنگڤەکردن دەرحەقی ئیسلامیە ڕادیکال کەم هەمی زانێ ئەڤریکا ئەتوێتە وەرێدا دەردۆرێ تورکیادا تایبەژی سووریادا کریزەکە گەلێکە ئاڵۆز یا مەتەسیدار هەیە لەوانژی تورکیا درێژی پێدەرێ وێ سیاسەتیە تایبەشی ئەلگەل کوردان ئەلگەل کوردان بەتایبەتی لە باکووری کوردستانی وەکو جەنابێ تاماشە پێکردین دەستەبەر بکەتن مافێ زمانی مافێ چاندی مافێ کار بۆ سەرکوتکردن و ژنابرنا گەلێ کورد بکەتن دێت بەرژەوەندیا کێدا یەکلای بیت یا درست یا ڕەوا ئەو بیەک و سەرکوتکردنە هەمی هێزەکە دیموکرات خازە تایبەژی مخابن ئەگەر ئەزلوێ چەندێ وساڵ قەلەم بدەم الباکووری کوردستانی کوردانژی تووشی هەڵایەکی دابینە بەلکو ئەو هەڵاهەنیژی ئەوە تێکهێلکردنا خەباتە چەکداری و خەباتە مەدەنی بدیتنا من ئەوە کو کوردال باکووری کوردستانی سەر بخیتن دەبێتن ئەم درێژی پێدەرێت خەباتە دیبلۆماسی بین درێژی پێدەرێت خەباتە مەدەنی ژبەرک و ڕاکێشانە کووردا بوو خەباتە چەکداری ناو باژێرن یەن باکووری کوردستانی بدیتنا من هەڵایەکە ئەو هەڵایەک و زیاتر 5 ساڵە بەهارە عەرەبیە یا لیبیا سەر هەلدا سووریا سەر هەلدا کەمە دیت تنێ کاڤلکردنەکە هەمی باژێر و کاڤلکردنا مرۆڤاتیە دەستوانکەتەوە بە هەندێژی ڕاکێشانە کوردی ڕەنگە تورکیا دەوڵەتە AKP خازیارە زیاتر کوردن باکوور پەنایە بۆ چەکی ببن پەنایە بۆ ڕاکێشانە خەباتە چەکداری ناو باژێر کوردان دەبێ ژبەرک و ئەو خەباتە هەنێ دەبێتە خەباتەکە یا تێکدانا ڕەوشە ئەولەهەیە دەبێتە خەباتەکە تێکدانا وان باژێرە تەنێکە
که بنیات آبوریان بنیات آواهی الوان باجر دا بیت تکدان به هندجی بدیت نامن دوید کرد همیشه وکو چمان هدف بالا پتری سرکیشه برید که راست افریقا زوربای الباجرین کو روش اولهی تک چویه هزن یه پسی هات ندرس کرن چل جنو چل الظلام و کویتانی جو وکو هزه که خوب برگیری کرنه لی دوید امش بینه که اینه و پیش هلبجاتن هفت خزیرانش دا تا دمایک هلبجاتن گرادوی هاتی کرن ترکیه گلک السرویر شول کرد کو پککی راب کشته شرکی الناف باجرین کردستان دا باکوری کردستان اجبورید وی درگی دا همی سناریو به دولت ترکیه وکیلی بن مخابن امشن بجین تاراده که دولت ترکیه دولت اکبی اتوی بیاوی دا سرکفتی ویه کو گلک باجرین کردستان شر و تبلهوی هات ندرس کرن وی رجدا اکبی شیاوی سیاست قازان جا خوبر بگیته و گرادوی دا دنگ زیدتر دست ببینید نهجی بدیت نامن دبید کرد اتوی بیاوی دا گلک سرکفتی بن خباتات کلکن نوی خباتات چکداری رنگتی دوست مگلک کیم کتن رنگتی کارودان که نرینی السمعتا گلی کرجی بکتوه لی خباتا مدنی خباتا پرلمانی که مدید الوید ماهی که دا پرلمانتارت هدپی الپرلمان ترکیه دا او پری لحاتی و او پری زیرکانه شیان کریار و رفتارت یت دولت ترکیه روی رش و شرمزار بکن تایبجی او پیوندیدار که الهندک باجر که وکی جزیره زیدتر نیزکی سی حیوانه سی مهانه یلبن ابلوقای که تنده زیدتر سی مهانه شرکت نف کولان زوربه و باجر که تنی سوره یا آمده مدید یعنی خریک قتل عام یلویرتی نکرن و به هندجی بدیت نامن او دی کردال وید درگهی دا قرطال کت رزگار کتن یانجی دی سمعتا ما ناوند نیو دولتی دا کاراتر کتن باشتر کتن دیسان او کو پنابرنه بو چالاکیت مدنی پنابرنه بو خوب پیشاندانه پنابرنه بو بایکوت کرنال گلک دام دزگاه پنابرنه بو راگاهندنا هندک آلاوندی دیت مدنی شو او چند زیدتر دوست ما پیدا که کلوی دمایی که مدید چوا لزوربه زانکویت یه ترکیه دا زوربه اوان ما مستحاد نسر شخاما پالپشتی و پشتوانی خوب و گلی کردیار کرن دیجی سیاست سرکوت کرن و شناف برن و قتل عام کرن دولت آکبی پیراد بیته و به هندی دیکل کرنا وان هر دو خباتا دیدنا من دیسان تبله هویه که دیسان آلوزیه که دیسان کم همیز زانی پشتی رویدان سپتامبر یا 2001 که نیویورک ام همیز زانین هزا چکدار اب هزکا یا در چوش یا سایل تدل قلمدان و تیرور تدل قلمدان لی هزا مدنی هزا سویل او هزا یکو افریکل ناوند نیو دولتی دا بیا پالکشک و بیا سرنجا زوربه یا دولت برای خوب کشه به اندازی اوان نهایت تکن راست قتل عام کرنه که یا ریخستیه تیرور که دولت ترکیه یا ریخستیه که همیز زانین بریان هجی اردوغان و آکپا و سیاست دولتی و یا برف رادیکالیزم که تنطره و نوینه ترکیه دا نهایت دولت ترکیه نوینه رات یا داعش کتن بوش نابر ناگلی کرد به انده اگر تنی دیدنا من نوستن کردن آویچه که ده پنگا و که گله که خورد بیتنج بویره ناوند نیو دولتی پتر تهانا گله کرد بله کاک علی دیگل مدا بمینه نها آوای که زندی هدف افریقا روسیا گله که خورتنی گله اروپا گله گوتارا سروک وزیر